دەنگی کۆمەڵ پارێزەری بەها و پیرۆزیە ئاینیەکانی کۆمەڵگا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. بسرانی بەڕێز و خۆشەویست سەرەتا سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین بۆ جارێکتر و لە نوێ ئەڵقەیەک لە بەرنامەی تایبەت لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بە دیداریەوە شاد دەبینەوە. بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام دەمانەوێ گوڵبژێرێک لە ژیانی سەروەرمان بکەین. بۆ مەبەستە میوانداری بەڕێز مامۆستا دکتۆر عیرفانمان کردووە سەرەتا بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە بە خێراتنی بەڕێزیانەکەین. دکتۆر دیارە پرۆفیسۆری یاریدەدەرە لە زانکۆی سلێمانی کۆلیژی زانستە ئیسلامیەکان، هەروە بەرپرسی لیژنەی فتوای یەکێتی زانایانە لەقی سلێمانی سەرەتا بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە بە خێراتنی بەڕێزیانەکەین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاسی جەنابتانەکەم و هیوای بەردەوامی بۆ جەنابتانە خوازم. زۆر ساز ماوەسا کە کاتی خۆتت پێبەخشین. مامۆستای بەڕێز حەزەکەم پرسیارەکان لێەوە دەست پێ بکەم. گومانیتیانی هەموو پێغەمبەران لە پلەیەکی بەرزا بوون، خوای پەروەردگار هەڵی بژاردوون. خوای گەورە ئیبراهیمی کردوتە خەلیلی خۆی، موسا سەلامی خوای گەورەی لەسەر بێ ڕاستەقۆ گفتوگۆ و قسەی لەگەڵ کردووە، نوحی هەڵبژاردووە، هەروەها سولەیمانی کردووەتە خاوەن موڵکێکی هێندە گەورە و زۆر کە هیچ کەسێ نەگەیشتووەتە حەدی ئەو موڵک و دەسەڵاتە. بەڵام لە هەمویان گەورەتر و گرانتر پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وەسەلام کە لەوە هەمویانی زۆرتر پێبەخشیون لە هەموو ئەم سیفەتان و کۆکەرەوەی هەموو سیفەتەکانە کە وەئینەکە لەعەلا خولوق عەظیم، کە کۆکەرەوەی هەموو ئەم سەرۆت و سامان و دەسەڵات و مەکانە بەرزەیە. بێگومان دەبێت پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە نەسەبێکی پاک و پوخت هەڵژێردا بێ. نەسەبی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە چ ڕەچەڵێکێکە، ڕەچەڵێکی هەم لە باوانی هەم لە دایکانی بە چەند ڕەچەڵێکێک لە نێو ئەو کۆمەڵگای کەوتی هاتوتە دنیاوە مەشهور بووە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو مسلمانانی بەڕێزەکەین بە بۆنەی یادکردنەوەی یادی لە دایکبوونی پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم. ومێدەکەین کە بتوانین لە مانگی ویلادەت و بە دنیا هاتنی پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم زیاتر پابند ببین بە سونەتە شیرینەکانی ئەو پێغەمبەرە خۆشەویستەوە عەلەیهی السەلات وەسسەلام و سیرە و ژیاننامە پیرۆزەکەی بکەینە سەرمەشقی ژیانی خۆمان. بە دڵنیاییەوە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم هەم لە ڕێگەی باوکیەوە و هەم لە ڕێگەی دایکەوە خاوەنی نەسەب و ڕشتەیەکی بەرز و پیرۆزە. زانایانی سیرە باسی ئەویان بۆ ئێمە کردووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی محەممەدە، کوڕی عەبدوڵڵایە، کوڕی عەبدولموطەلیبە، کوڕی هاشیمە، کوڕی عەبدمەنافە، عەبدمەناف کوڕی قوسەی، کوڕی کیلاب، کوڕی مڕە، کوڕی لوئەی، کوڕی غالیب، کوڕی مالیک، کوڕی نەضری مەدرەکە، کوڕی خوزامە، کوڕی ئیلیاس، کوڕی مەضەر، کوڕی مەعد، کوڕی عەدنان. تا عەدنانیش هەموو ئەهلی سیرە متفقن لەسەر ئەوەی کە تا عەدنان هیچ کێشەیەکی تیا نییە، بەڵام دواتر ڕاجیاوازی هەیە لەسەرەوەی کە ئایا عەدنان کوڕی قەیدارە و قەیداریش کوڕی حەزرەتی ئیسماعیلە، حەزرەتی ئیسماعیلیش کوڕی حەزرەتی ئیبراهیمە سەلات و سەلامی خوا لەسەر هەمویان بێ. پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم لە فرمودەیەکە کە ئیمامی مسلم ڕیوایەتیەکە ئەفەرمێ: إن الله اصطفى من ولد إبراهيم إسماعيل واصطفى من بني إسماعيل كنانة واصطفى من بني كنانة قريشا واصطفاني من بني هاشم. كإمام مسلم فرمودي الروايات كردوة خواهي پروردگار لنوكاني إبراهيم إسماعيلي هالبجاردو بيغمر فرمي صلى الله عليه وسلم، ولنوكاني إسماعيل كناني هالبجاردو، ولا نوكاني كنانة قريشي هالبجاردو،
و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ منیشی هەڵبژاردووە لە ناو بەنی هاشیمە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم گوێبیست بووە و فەرموودەکە ئیمامی بوخاری ڕیوایەتیەکە ئەفەرمێ من نێراوم لە چاکترین زەمان و سەدەی کوڕەکانی ئادەمدا، سەدە لە دوای سەدە تا ئەو سەدە و کاتەی کە منی تێدا نێراوم. هەر لەسەر ئەم ڕشتەی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم ئەبوو سوفیان باسی ڕووداوێکمان بۆ ئەکا پێش موسڵمان بوونی خۆی. ئەڵێ پێشەوەی کەوا موسڵمان بم چوومە لای هێرقل پرسیاری لێ کردم دەربارەی نەسەبی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. منیش وەڵامم دایەوە دیارە هێرقل پرسیاری کردووە لە ئەبوو سوفیان ئایا نەسەبی ئەم پێغەمبەرە چ جۆرێک لە ئاستی بەرزێتیە لە ڕێگەی دایک و لە ڕێگەی باوکەوە. ئەبوو سوفیانیش ئەڵێ لە وەڵاماوتم پێغەمبەری خوا محەممەد نەسەبێکی بەرز و پیرۆزی هەیە. لە کاتێکە ئەم شاهیدی بۆ داوە کە مسلمان نەبووە. ئەڵێ هێرقل وتی فەکەذلك الرسل تبعث في نسب قومها رواه البخاري. ئەڵێ هێرقل وتی دەتەواوە هەموو پێغەمبەران لە بەرزترین ڕشتە و نەسەبە هەڵ ئەبژێرێن و خوا هەڵی بژاردوون. کەواتە هێرقلیش ئەو معلومات و زانیاری لابووە کە یەکێک لە نیشانەی پێشتر بەڵێ یەکێک لە نیشانەی پێغەمبەر لە هەر سەردەمێکاوی ئەبێ نەسەبی پاک بێ. هەر بۆیە ئەبوو هورەیرە ئەفەرمێ عەرزی پێغەمبەرم کرد مەتا وەجەبەت لەکە النبووە، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەی پێغەمبەرایەتیت بۆ جێگیر کرا؟ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی وآدم بین الروح والجسد. ئیمامی ئەحمەد بە سەنەدێکی صحیح ڕیواەتی کردووە فەرمی کاتێک من پێغەمبەرایەتیم بۆ جێگیر کرا پلەی پێغەمبەرایەتی کە ئادەم هێشتا لە نێوان ڕوح و جەسەد و لاشەدا بوو. ئەمە لە ڕاستیە نەسەبی بەرز و پیرۆزی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ دەرئەخا کە لە فەرموودەی ترا هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بە هیچ جۆرێ داوێن پیسی لە ئادەمەوە تا گەیشتووەتە باوکو دایکی من ڕووی نەداوە لە ڕەچەڵێکیا بەڵێ واتە نوتفە کە نەقڵ بووە بۆ هەر ڕەحەمێک نوتفەکە بە ڕێگەیەکی پاک و شەرعی هەر سەردەمەی بە پێی شەریعەتی ئەو سەردەمە ئەم نوتفەیە نەقڵ بووە تا لە عەبدوڵڵاوە گەیشتووە بە ئامینە و بە ئەمری پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتوۆتە بوونەوە. بە هەمان جۆر لە ڕێگەی دایکیشەوە ئامینەخانی کچی وەهەبیش ئەویش بە هەمان جۆر خاوەنی ڕشتە و ڕەچەڵێکێکی بەرزە و لە ناو تایەفەی قوڕەیشە ئامینەخانی یەکێک بوو لەو ئافرەتانەی کە ئاماژەی بۆ ئەکرا بۆ ڕەوشتی بەرز و بۆ ئەخلاقی پەسەند و بۆ خۆی شیرین کە سەرنجام شووی کردووە بە عەبدوڵڵای باوکی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ بۆ لە ڕێزدارترین ئافرەتەکان و هەرچەند لە چەند پشتێک لە دواییدا ئامینەش لەگەڵ عەبدوڵڵای باوکی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بە یەک ئەگرنەوە. مامۆستا لە ڕووی جەمالی پێغەمبەری خوا صلی الله و سلامی خوای گەورەی لەسەر بێ کە گومان لەوەدا نییە ئەگەر حەزرەتی یوسف مەشهور بێ کە شەترێ لە جوانی درابێ بە پێغەمبەری بە یوسف سلامی خوای گەورەی لەسەر بێ بەڵام محەممەد حوسنی کولی جەمالی پێدراوە ئەگەر وەصفێکی جەمال و شۆخ و شەنگی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاوەنی جوانێکی بەرز و بێوێ نەبووە بە جۆرێک کە زانایانی سیرە باسی لێوە ئەکەن و حقیقەتی جوانێتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە چەند گێڕانەوەیەکە بۆ دەرئەخەن کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی جوانی و خەڵکەوتەییەوە ناوازەی سەردەمی خۆی بووە. بە جۆرێک ئەهلی سیرە ئەفەرمون ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەر شوێنێکە بوەستایە و لە هەر شوێنێکە ببینرایە واتە وای پێناسە ئەکەن هەم لە ڕووی لایەنی معنەویەوە جوانترین و شیرینترین شێوەیەکی معنەوی هەبووە و هەم لە ڕووە زاهیریەکەیشەوە جەستەیشەوە جوانترین و نایابترین شێوەی هەبووە. خوای تەبارەک وتەعالا ئەم جوانی لە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم کۆ کردوتەوە. ئیمامی ترمیذی لە هیندی کوڕی ئەبی هالەوە بۆمان ئەگەڕێتەوە کە وەصفی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم ئەفەرمێ تەلەألە وجهه تەلەألو القەمەر لەیلەة البەدر. ئەفەرمێ کە تەماشای ڕوخساری پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم وەکو چۆن مانگی چواردە ئەدرەوشایەوە ئاوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەدرەوشایەوە. تەنانەت جاری وا هەبوو دایکی ئیمانداران بۆمان ئەگەڕێتەوە کە لە ژوورا دانیشتووە دەرزیەکەی لێون بووە لە شەوی تاریکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفی هاتۆتە ژوورەوە بە ڕۆشنایی ڕوخساری پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرزیەکەی دۆزیوەتەوە. ئیتر لە
لە هەر شێوەیەک لە شێوەکانی جەسەدی پیرۆزیەوە تەماشا بکەی ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت دەستم ناوە لە هیچ شتێک نەرمتر بێ لە دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەستی لە حەریری چی بووە نەرمتر بووە و ئەوەندەش بۆن خۆش بووە کە دوای ماوەیەک ئەم بۆنە بەدەستمەوە ئەمایەوە هەر بۆیە کە مامۆستا سەحابە فەرمە گەر بە ڕێگەیەک گوزەری کرد بێ سەحابە هەستیان پێگرۆ پێغەمبەری خوا بەیان ڕۆیشتووە لەبەر بۆن خۆشیەکەی بەڵێ هەر بۆیە ثابتی بوونانی کە یەکێکە لە تابعین کاتێک کە بە خزمەتی ئەنەسی کوڕی مالیک ئەگا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بەردەوام دەستی ماچە کرد تاو نەتایەک دەستی ئەنەسی ماچە کرد ئەنەسی کوڕی مالیک ئەفەرمێ پێی وت باشە بۆ ئەوە دەستی من ماچەکەی فەرمی آخرەوە دەستێکە بەردەوام بەردەستی پێغەمبەری خوا کەوتووە صلی الله علیه وسلم ئێمە بە خزمەتی نەگەیشتین بەڵام تۆ بە خزمەتی گەیشتین کەواتە ئەمە کەمالی خلقەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوای پەروەردگار ئەو خلقەتە جوانەی پیاوە ئیمامی قورتوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیرەکەی شتێکی جوانە ئەفەرمێ ئێمەی بەندە تەواوی جوانی ڕوخساری پێغەمبەرمان صلی الله علیه وسلم نەبینیوە و ئەوانشی کە لە سەردەمی ئەوابوون بە تەواوی حەقیقەتی جوانی ڕوخساری پێغەمبەریان نەبینیوە چونکە ئەگەر بە تەواوی بیان بینیایە لەما ئەطاقت ئەعیوننا ڕؤیەتەه چونکە ئیتر چاو نەی ئەتوانی بە جوانی دەرکی چی بکە جوانی ڕوخساری پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم مامۆستا ئێستا بابینە سەر ئەخلاق و ڕەوشت و حلمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە گومانی تیانە ئەوەندە بەسە خالق و بەدیهێنەر بڵێ وإنەکە لەعەلا خولوق عەظیم لە جوانترین ڕەوشت و بەها یاخود خۆی ئەفەرمێ خوای گەورە ئەدەبەنی ڕەبی ئەم پێغەمبەرە عەلەیهی سڵاو وسەلام دیارە بێگومان ئەخلاق و ڕەوشتی پێشبوون بە پێغەمبەری صادق الئەمین بووە کەسێک کە پێش ئەوەی ببێ بە پێغەمبەر دروی لەگەڵ خەڵقی خوا نەکردو بێگومان درۆ لەگەڵ خوا هەر ناکە کەواتە ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانە چییە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام خوای گەورە بەو شێوە وەسفەکە وإنەکە لەعەلا خولوق عەظیم وەکو جەنابت ئاماژەت پێدا ڕەسوول الله صلی الله علیه وسلم خەیری بەشەرە و لە هەمان کاتیشا خاوەنی ئاوازێکی کامڵە و خاوەنی دڵێکی زۆر فراوانە بەسیەتی کە خوای تەبارەک وتەعالا تەزکیەی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم فەرمێ وإنەکە لەعەلا خولوق عەظیم چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەنگێک بووە کە هەموو کەسێک ئەبێ اقتیدای پێوە بکە خۆشی لە فەرمودەیەکە فەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەواوکاری هەموو بەها بەرزەکان و هەموو ڕەوشتە بەرزەکان بووە ئێمە گەورەترین نمونە ئەگەر بهێنینەوە زۆرێک لەو کەسانەی کە موسڵمان بوون بە ڕەوشتی بەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم موسڵمان بوون غاندی قسەیەکی جوانی هەیە دەربارەی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم ئەفەرمێ محەممەد بە شمشێر سەر نەکەوت لە ناو بەشەریەتە بەڵکو بە ئەخلاقە جوانەکەی سەرکەوت لە ناو بەشەریەتە ئێستا ئێمە تەماشا بکەین کاتە مامۆستا ئەمە ڕەندانەوەی هەموو ئەو بوتانانەیە کە دەرحەق بە پێغەمبەری ئیسلام بە موسڵمانەکرێت کە بە زۆری زەبر و زەنگی شمشێر بڵاو بۆتەوە هەموو ئەو زەنگ و زۆرەی کە ئەوان باسێکە نەگەر بینە سەر حەقیقەت بەرگری بۆ لە مەسەلەی ئیسلام و موسڵمانانە خۆتۆ هەموو ئەو غەزەواتانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خۆی بەشداری کردو کە 25 غەزوە بووە ئەو سیریانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەوانەی کردون و خۆی تیا بەشدار نەبووە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕووی داوە بە کوژراوەکانی هەردوو لاوە ناچێتە 1300 کەس کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەکاریمی ئەخلاقی تەواو کردووە بەم ئەخلاقە بەرزە کۆمەڵێکی زۆر شوێنی کەوتون هەر لە هاو عەسری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەلیکی عومان جەلەندی کاتێک کە وەصفی پێغەمبەرمان بۆ کە صلی الله علیه وسلم سەری سوڕماوە بە ئەخلاقی بەرزی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەڵێ چی جەلەندی ئەڵێ سوێن بەخوا من ئەوەی کە شارەزای کردم و ئاشنا ببم بەم پێغەمبەرە سەلات و سەلامی خوای لەسەر بێ صفەتی پێغەمبەری خوامان بۆ باسەکە فەرمێ ئەنەه لا یەأمر بخەیر إلا كان أول آخذ به هیچ کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی نەکردووە بە چاکە ئیلا لە پێشدا خۆی کردوێتی يعني ئەم لە ئاسی قیادیەوە قسەی کردووە چکا خۆی سەرۆکی عمان بووە گەورەی دەسەڵاتداری عمان بووە گەورە وڵاتیش کاتێک پیرۆز و خۆشەویستە وێ لای خەڵک ئەو شتەی کە بە خەڵکی ئەڵێ لە باشەکان خۆی جێبەجێکە ئەوەیە ولا ينهى عن شيء إلا كان أول تارك له پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ ئەوەی جێی سەرسوڕمانی منە نەهی کردبێ لە هەر شتێک خۆی لە پێشدا نەیکردووە
ئەمە یەکێکە لە ئەخلاقی بەرزی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کاتێ سەر کەوتوێ بەسەر دوژمنە لە سنووری خۆی دەرنەچووە، یعنی وەکو بڵێ فیز و تەکەببر و باسکردنی خۆی و ئەم جۆرە شتانە، وەیەفی بالعهد هەر عهد و پەیمانێکیشی دابێ وەفای هەبووە و جێبەجێی کردووە، و ئەشهد ئەنەه نەبی، من شاهدی ئەدەم کە حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم چییە؟ نەبیە. یعنی بەم سیفەتە بەرزانە گەورەی وڵاتێک لەو سەردەما ئیمانی هێنا و شاهدی داوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی ئەو ئەخلاق و ڕەوشتە بەرزەیە. بۆیە ئەمڕۆژ ئەگەر هەر کەسێک بیەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێناسە بکا بۆ خەڵکی بە ئەخلاقی جوان، ئەتوانێت ئەخلاقە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وێنا بکاتەوە بۆ خەڵکی، و لە ناوەندەکانی خوێندنە ئەم ئەخلاق و ڕەوشتەی بەرزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەوەی نوێی لەسەر پەروەردە بکەین بە دڵنیاییەوە زیاتر و باشتر و چاکتر خەڵکی ئاشنا بێتەوە بەیانی پیرۆزی ئیسلام. مامۆستا گومان لەوەدا نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی دین و دنیای مرۆڤایەتیە. بێگومان تۆش ئاماژە بۆەوە کرد کە دیارە کەوتۆتە جیهاد و قیتالەوە. ئایا شەجاعەت و پێغەمبەری خوا، شەجاعەت و ئازایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن بۆ سەحابە چۆن وەسفیان کردەوە؟ لە ڕاستیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە ئەڵێن کەمالی بەشەریەت لە ذاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆبۆتەوە، ئازایەتیش بەشێکە و خاڵێکە لە خاڵەکانی کامڵبوونی مرۆڤایەتی. بە دڵنیاییەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە ئازا بووە کە هاوێنەی نەبووە و هاوێنەشی نابێ. تەنانەت سەحابەیەکی بەڕێزی وەکو ئیمامی عەلیە فەرمێ وەنەحنو نەلوذ برەسوول الله صلی الله عليه وسلم، خۆمان ئەدایە پەنای پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی جەنگە. بەڵێ ئەوە نییە مەحوی شاعیر کە لەو کاتا پێغەمبەری خوا لە هەموو کەس زیاتر نزیکتر بووە لە دوژمنەوە. بەڵێ مەحوی جوانە فەرمێ لە ڕۆژی حەرب و ضەربە ڕوعب و سامی پیاوە کاسەر سام، ئەگەر شێری ژیانی ڕوبەڕووبێ چاری نەژیانە. لە ڕۆژی حەرب و ضەربە یعنی لێدان و شەڕکردنە ئازایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوی ئەکرد سەرسام. ئەگەر شێری ڕوبەڕووبایەتەوە ئەو شێرە هەر چارەنووسی نەژیانە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە ئازا بوو. ئێستا لە هەمان کاتا ئیمامی عەلی وەکو جەناب ئاماژە پێکرە فەرمێ وهو ئەقربنا إلى العدو، یعنی لە ڕووی نزیکیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکتر بوو لە هەمومانەوە لە کێوە لە دوژمنەوە. ئەگەر تەماشای حونەین بکەین لە کاتێکا کە مسلمانان هەنێکیان ڕایان کرد ئیلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی و شەش لە هاوڵەکانی مانەوە ئەو جاو ئاەتاتە خوارەوە فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين. ئەمە لێرەدا چیمان بۆ ڕوونەکاتە؟ ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا لە غەزوەدا سەری شکاوە، دانی پیرۆزیان شکاندووە، حەفتا لە هاوڵەکانی شەهید بوون، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ورەی نەڕووخاوە، بەڵکو وەکو ئاڵایەکی هەڵکراوی نەلەخشاو لە ناو ساحەی قیتال و جیهادا هەر بەردەوام بووە. لە ڕۆژی ئەحزابە ئەگە تەماشاەکەی، لە ڕۆژی بەدرا کە خەڵکی سەحابە خەویان لێکەوتووە مەسەلەن لە کاتی خۆیان، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام هەر بەخەبەر بووە لە هیجرەتە. چه ئازایەتی و چه شەهامەتێک لە پێغەمبەری خوا. ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لێ گەڕێتەوە کە لە کاتێکا شخصی یەکەم کە بەدوایەوە بوون ڕەسوول الله صلی الله عليه وسلم، بەڵام خوای تەبارەک وتەعالا حەقیقەتی جورئەت و شەجاعەتی ئەم پێغەمبەرمان بۆ گەڕێتەوە. ئەفەرمێ بە هاوڵەکەی فەرمووی لا تحزن إن الله معنا. حەزەتی ئەبوو بەکر خۆ نەترساوە، نەیفەرمووە لا تەخەف، فەرمێتی خەمبار مەبە، چونکە ئیمامی ئەبوو بەکر خەمبار بوو پێغەمبەری خوا توش ببێ، نەک ئەوەی خوا نەخواست. ئەگەر ترسێکیشیە بۆ لەوە بۆ دوژمنەکان درک بە پێغەمبەری خوا بکەن و ببینن. بەڵێ بە دڵنیاییەوە. ئەو جار لە هەمووی مهمتر پێغەمبەری خوا ئەمە شەجاعی قیتالیە، شەجاعی ئەدەبیشی هەبووە کە هەرگیز لە حەق کلای نەکردووە. یعنی ئەوە نەبووە مەسەلەن حەق بشارێتەوە لەبەر خاتری خزمێکی، لەبەر خاتری مناڵێکی، لەبەر خاتری هەر کەسێکی تر. ئەمە زانایان پێڵەن شەجاعی ئەدەبی. شەجاعی ئەدەبیەوەی کەسیان دەخوا ئەگەر فاتیمەی کچی دزی بکە دەستی ئەبڕێ. ئەمە شەجاعی ئەدەبیەوەیە کە ئینسان فێر ببێ کاتێک وەختی هاتنی قسەی حەق هات دەبێ بیکە. ئەمە بەشێکە لە ئازایەتی ئینسان، کەواتە هەردوو جەمسەرەکە، هەم شەجاعی قیتالی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوێنەی نەبووە و نابێ، هەم شەجاعەت و ئازایەتی ئەدەبیەکەشی کە هاوێنەی نەبووە و نایبێ. مامۆستا لە هەر بوارێکە سیر بکەین پێغەمبەری خوا قودوەیە، بەڵام ئێمە بەسمانەوەیە ئەوەی بکرێ گوڵبژێرە بکەین لەم سەروەریە جوانانە هەم خۆمان و هەم مسلمانانی پێ بەڕازێنینەوە بە ئەخلاق و بەها و
جوانیەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر بێنە سەر کەرەمی و بەخشینی پێغەمبەری خوا، ئەنەس بۆمانە جێڕێتەوە فەرمێ قەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەکردووە بەرامبەر هەر کەسێک داوای لێکرد بێ، بەڵکو دەڵێ جارێک پیاوێک هاو داوای شتێک لێگر فەرمی بڕۆ ئەو مەڕ و ماڵاتەی لە بینی ئەو دوو دۆڵایە بۆ تۆ، ئەڵێ گەڕایە وەلای قەومەکەوتی بڕۆن محەممەد موسڵمان بن، محەممەد نەی نییە لە داواکردنی شتەکانە. ئەم کەرەمە چۆن هەڵە سەنگێنی مامۆستا؟ لە ڕاستیە کەرەم بە درێژایی مێژووی مرۆڤایەتی نقطەیە بووە بۆ دەرخستنی گەورەی مرۆڤ، بەخشندەیی، دەستبڵاوی نەک بە معنای تەبذیر و ئەوە واتە لە خزمەتابوونی خەڵک بەو سەرۆت و سامانەی کە خوا بەخشیوێتی. ئەمە یەکێکە لەو ئاکارە بەرزانەی کە هەموو ئینسانەکان لە هەموو سەردەمێکە لە هەموو چەرخێکە گەورەیە و کەسایەتی ئینسانەکانی پێناسراوەتەوە. بە دڵنیایەوە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم کە خوای پەروەردگار بە ڕەحمەت ناردوێتی، یەکێک لەلایەنە درەوشاوەکانی کەسایەتی ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم جود و کەڕەمی بووە. وەکو ئەو فەرمودەی کە جەنابت ئاماژە و پێکرد، ئەفەرمێ ما سئل رسول الله صلی الله عليه وسلم على الإسلام على شيئا إلا أعطاه. داوای هەر شتێکیان لێکرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخشیوێتی. تەنانەت نمونەیەکی تر ئەو ئافرەتەی کە عبایەکی چنراوی بە دیاری هێنا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شتێکی نایاب و جوانیش بووە، لە کاتێکە بووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ممکنە پێویستیشی بوو بێ. یەکێ لە هاوڵەکان ئەڵێی پێغەمبەری خوا ئەگەر بکرێ ئەو عباەم بیتێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ نە، کاتێکە پێ بەخشێ هاوڵەکانی تر لێی زویرە بن، باشە تۆ بۆ ئەوە داوا کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتێکا بە هەدیە بۆ خۆیات بۆ ئێژە فەرمی وەڵای من بۆ ئەومە وەکو کەفنێک کە مردم بەکاری بێن و بیخەنە ناو قەبرەکەمەوە. بۆیە ژیکێ لە شاعیرەکان زۆر جوانە فەرمێ ما قال لا قط إلا في تشهده لولا التشهد كانت لاؤه نعم. أفرمي في غمري خاص الله عليه وسلم قد وشي لا يبكر نهينا إلا لتشهد أنا بأشهد أن لا إله إلا الله. ما شاء الله. أجر هاتوا تشهد يجنبوا آياتنا أو لا يشي هاد بالله كواتا أمتشي كمالي في غمرة صلى الله عليه وسلم كفير مانكا لو سروت ساماني كخواي پروردگار بخشيويتي إنسان أونده بچي بي أونده كرم بي كأمش وسيلة كبو دعوة بو بانغواز أواني كوا بانغوازي خلطية كان بولاي ديني خوا أونده بتنگ برجواندي خوان و شتكاني خوان و نبن أو سروت ساماني كخواي پروردگار بيانا بخشي بهوي كسايتي كيانا و بهوي ناسراويتي كيانا بتوان جاري كبي بخشنو بخلطي برا بفرمون چنگ انسان بهوی بانگواز بو عقیده راست و دروست خلطیک بانگکا بولای دینی خواه بکرم و با خزمت کردن او نزیاتر خلطی بانگکا بولای دینی خواه اما نکرتن ها تایبت به عینی پیروز اسلام بلکو همو عینکان وای سیما لشاری سلیمانیه هر جاره باسی دروست کردنی شاری سلیمانیه کره خلطیک آماجه با کسایتی که مسیحی اکن که او کسایتیه کسیک بوا کرمی هبوا جودی هەبوو کەواتە ئەمە بەشێکە لەلایەنە درەوشاوەکەی کەسایەتی ئینسان کە ئەگەر لەسەر ڕووی زەویە کەسێکە بێ شانازی پێوە بکرێ وەکو پلەیەکەم ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. مامۆستا سەبا بێنە سەر ترسان لە خوا و ئیطاعەکردنی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من لە هەمووتان زیاتر خوا ئەناسم واشتدكم لله خشية خشوعي زيادرة باشان لشونك فەرمێ ئەگەر ئەوەی من دەیزانم ئەوەی ئێوە بیزانن هەمیشە ئێوە کەمتر پێەکەنین و زۆرتر ئەگریان. یعنی پێغەمبەر لەو پلەی کەوا خوای گەورە لە گوناهی پاش و پێشی خۆش بووە لە کاتێکی شاب ئەو قەوسەی بنی پێی نەماوە لە نەتیجەی ڕاوەستان بۆ عیبادەت لە بەرامبەر خوای پەروەردگار کاتێک عایشەش لێ پرسێ بووە کە فەرمێ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا. یعنی لەگەڵ لێخۆشبوونی لەگەڵ معسوومیەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەبەردەوام خەوفی وای کردو کە لە ڕۆژێکە زیاد لە 100 تۆ بۆ ئەستەغفیرڵڵاه بکە معسوومیشە. ئەمە چیمان پێڵە؟ ئەومان پێڵە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئینسان زیاتر خوای پەروەردگار بناسێ ترسی لە پەروەردگار زیاترە بێ. کەسێک نییە بگاتە ئاستی ڕەسوول الله صلی الله علیه وسلم کەسیش نەبووە بگاتەوە ئاستە تاوەکو بگاتە ئەو قۆناغەی کە بەو جۆرە بێ کە سەحابەکان باسی پێغەمبەرمان بۆ ئەکەن صلی الله علیه خاوەنی ئەو دڵە پیرۆزە بووە فرمێسک بە چاوەکانی هاتوۆتە خوارەوە لە کاتێکە یەکێک لە هاوڵانە فەرمێ شەوێک لە شەوەکان
بەردەوام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئاەتەی دووبارە ئەکردەوە إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم فيبكي غالب ليله. ئەفەرمێ بە درێژایی و زۆربەی کاتەکانی ئەو شەوەی کە ئەم ئاەتەی دووبارە ئەکردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگریا خوای گیان ئەگەر تۆ سزای بەندەکان بی فإنهم عبادك ئەوە بەندەی تۆن و دیارە عەدالەتێکی تایە وإن تغفر لهم ئەگەر لێشیان خۆش ببی فإنك أنت العزيز الحكيم ئەو تۆ پەروەردگارێکی لە تۆ دەسەڵاتدارتر نییە کاربەجێیت پەندیاری لە کار و کردەوەکانتە. تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی گوێبیستبوونی قورئانی پیرۆزە کە کەلامی خوای تەبارەک وتەعالایە گریاوە. سەحابەی بەڕێز ئیبن مەسعود ئەفەرمێ پێی وتم قورئانم بۆ بخوێنە عەرزم کرد كيف أقرأه عليك وعليك أنزل أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم چۆن قورئانت بۆ بخوێنمەوە خۆ قورئانەکە بۆ جەنابت هاتۆتە خوارەوە فەرمووی اقرأ فإني أحب أن أسمعه من غيري فەرمووی حەزەکەم لە غەیری خۆمەوە بیبیستم. ئەفەرمێ لە ئەوەڵی سوورەتی نیسا ئەوە دەسم کرد بە خوێندنی قورئان پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشریفی دانیشتە بوو تا گەیشتمەوە ئاەتەی فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا فەرمووی بەسە ئەمجارە فەرمێت تەماشام کرد فرمێز بە چاوە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەهاتە خوارەوە کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە. ئەمەش زیاتر جارێکی تر ئێمە وەکو ئومەتی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم هانمان ئەدا کە زیاتر لە خوای پەروەردگار زۆر زیاد لە خوای پەروەردگار بترسین و خشوعمان هەبێ بە خوای پەروەردگار تەئەسیان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد کە ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام معصوم بووە بێتاوان بووە. هەنێک لە زانایان ئەفەرموون ئەو شتانەی کە خوای پەروەردگار فەرموویەتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەست پێی ئومەتەکەیەتی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی معصوم بووە. پێغەمبەری خوا ڕۆژێک 70 جار یاخود 100 جار فەرموویەتی ئەستەغفر الله کە ئەمە لە کەمالی ترس و خشوعا بۆ بەخوای تەبارەک وتەعالا ئێمە فێر ئەکا. مامۆستا خۆیە فەرمێ لە کاتی مناڵیمان تەنها لە کاتی مناڵیمان دوو حاڵەتم بەسەرهاتووە ئەویش خوای پەروەردگار نەهێشتوو بکەمەوە لەوەی کە بە شوانەکەی ڕەفیقی ئەڵێ من ئەچم بۆ ناوشار تۆزە یاریەکەم لێ تووشی حفلە و شادیەکە بێ خەویرەکە یعنی بەوش ڕادەیە معصوم بۆ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام. ماوەسە باعثە بێنە سەر زود و تەواضعی طبعا ئەمانە هەر هەمووی صیفەتی قایدن. پێغەمبەری خوش بێگومان قایدی هەم مەیدانی بووە هەم ڕۆحی و جەستەیی مرۆڤەکانیش بووە. ئەم پێغەمبەرە ئەگەر دنیای بیویستایە کافرەکانی قوڕەیش دنیایان خستە بەردەسی بەڵام دەبینی لەسەر حەسیرێکە خەوێ و ئەسەری حەسیرەکە لە لەشی مبارەکە یا دەرەکەوێ کاتێک پرسیار لە خواردن و چێژلێنان و ئاگرکردنەوە ئەکەی لە ماڵی پێغەمبەرە بە دوومانگ ئاگر نەکراوەتەوە. باشترین و ئەفزەڵترین خواردن لە ماڵیانە ئەسوەدان بووە کە دیارە خورما و ئاو بووە. کەواتە ئەم پێغەمبەرە بە شوێن کەوتوان یاڵا چی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شوێن کەوتوانی ئەفەرمێ باوەش مەکەن بە دنیایەکە کە دنیاکە کۆتایی پێدێ. ئێمە بە شێوە گشتەکەی هیچ کاتێک مانیع نییە موسڵمانێک حسابەتی حەڵاڵ بکات و لە ڕێگەی حەڵاڵەوە هەیبێ خوالی پیرۆز کات و لە ڕێگەی ئەویشەوە ئەتوانین خزمەتی موسڵمانانی هەژاری پێ بکەین. بەڵام پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم چاوی لەو نوقتە گرنگی و جەوهەریە بۆ کە خوا بۆی دیاری ئەکا وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فتەڕضا خوای پەروەردگار لەمە دووە ئەوەندەت پێ بەخشێ کە ڕازیوی ئایا لە شەفاعەت بێ لە خۆشیەکانی بەهەشتی بەرین بێ لە مەقامی مەحمود بێ لە هەموو ئەو شتانی کە زانایان باسییان کردووە. بۆیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بە جۆرێکی تر پێمان ئەفەرمێ ئێوە خۆتان بە ڕێبوار بزانن بە موسافیرێک بزانن گەشتێکتان کردووە لە وڵاتێکان لە بازنەیەک و دایرەیەکان و پاش ماوەیەک لە کاتی وادە و دیاریکراوی خۆیان کۆتایی بە ژیانتانێ کە ئینسان لە شوێنەکە کۆتایی بە ژیانی هات نابێ ئەوەندە باوەشی پیا بکا کە قیامەت و ماڵە ڕاستەقینەوە هەتا هاتایەکەی بفەوتێنێ. و ئیلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە بە مانگ لە ماڵیا هەر خورما و ئاویان خواردووە دیارە ئاشکرایە کاتی وایشە بۆ خواردنی تریان هەبووە. بەڵام ئەمە تەماشا ئەکەی ئەم سەرۆکە عەزیزە ئەم پێغەمبەرە خۆشەویستە صلی الله عليه وسلم چۆن ژیاوە. هەرگیز 3 ڕۆژ لەسەر یەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت نانی جۆش نەبووە لە ماڵەوە کە تێری پێ بخۆن 3 ڕۆژ لەسەر یەک. جاری وا هەبووە لە برسا بەردی بەستووە بە سکیەوە لەژێر پشتوێنەکەیەوە بەردی داناوە بۆ ئەوی تۆزێک چارەسەری چی بێ چارەسەری برسێتیەکەی بێ وەکو شەوێک دێتە دەرەوە لە برسانە دواتر ئیمامی ئەبوبەکر دێتە دەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ چییە نایتە دەرەوە لە برسا ئیمامی عومەر دێتە دەرەوە
دواتر صحابي برز أبو أيوب أنصاري حيواني كان بوصر أبرو بيغمر فرمي ثم لتسألن يومئذ عن النعيم ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قڕ بووە تەنانە سەحابە باسی ئەکەن و تابعینیش شێخ حەسەنی بەسری باسی ئەکا ئەفەرمێ من ماڵەکانی پێغەمبەری خوام بینی کە هەڵ ئەسایتەوە سەرت بەر سەقفەکەیەکەوە لە کاتێکە ئەفەرمێ دیوارەکانی قڕ بوون هیچ ڕازانەوەیەک و جوانکاریەک و وەکو پاشاکانی ئەو سەردەمە بێ نەبووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دیرعەکەی خۆی بەڕەهنی 30 صاع لە جۆ لای یەهودیەک دایناوە بەبارمتە دایناوە ئەوەی کەوا ماڵ بووە لە بەردەستیا بوو بێ جاری وا هەبووە هەمووی تەوزیع کردو 1 دیرهەمی بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵی خۆی نەهێشتۆتەوە جاری وا هەبووە ئاژەڵی تەوزیع کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەر مؤلفە قلوبهم ئەوانەی کە تازە مسلمان بوون بۆی زیاتر تەشجیع بکرێ یەکسەر ئاژەڵی بۆ خۆی دانەناوە بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەرپشک کرابێت لە نێوان هەموو ئەو شتانەی کە بەشێکیان پەیوەست بوو بن بە ئوموری دنیایی و بەشێکیان پەیوەست بوو بێ بە ئاخیرەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی هەڵبژاردووە ئاخیرەتی هەڵبژاردووە کە بەندەیەکی خوای پەروەردگارە و خەڵکی بانگا بۆ لای خۆی تەبارەک وتعالە. مامۆستا بۆن خۆشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام بۆچی گەڕێتەوە لەناو سەحابە کە بەو شێوە وەسفیەکەن ینی ئەو ڕێگە و شوێنەی ئەو پیاڕۆیشتۆ سەحابە بەهۆی بوونێک کە بەجێماوە زانیوانە پێغەمبەری خوا بیاڕۆیشتۆ. بەڵێ خوای تبارک و تعالی لڕاستیە هەموو تەسکیەی ئەندامەکانی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم. بۆ نمونە خوای تبارک و تعالی فەرمێ ئەلەم نەشرح لەکە صدرك ئەو لیا صدری پێغەمبەری خوا صلی الله عليه پاکراوەتەوە ما زاغ البصر وما طغى چاوی جوانی پاکراوەتەوە. بەڵێ هەموو ئەندامەکانی یەک بە یەک تا ئەگاتە ئەوەی کە بە شێوەیەکی کولی لە سوورەتی ئەنبیا ئەخوا ئەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين زانيانا فرمون تسكيه همو أندام جسدي بيغمري خوا صلى الله عليه وسلم كراوة أم بوانا خوشد لأسري أم تصفيه وتسكيه خواهي تبارك وتعالى ويا صحابة أفرمون رضا ورحمة خواه لبه هر كاتيك بيغمري خوا صلى الله عليه وسلم أزان را لشوينك ورشتوا ببونك ياك لباش خوي أمايوا هروها حضرت ابو بکر رضا رحمتی خوای لێ بێ کاتێک کە پێغەمبەری خوا کۆچی دوایی کردووە کە ناو چاوی ماچەکە ئەفەرمێ چی ما ئەطیەبەکە حەیەن ومەیتا ئای چەندێ بۆ نەخۆشە ئەی پێغەمبەری خوا لە کاتی زیندوێتی و لە کاتی کۆچی دواییشدا. ئەوجا ئیمامی سەحابەی بەڕێز ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ هیچ شتێکم بۆ نەکردووە خۆشتر بێ لە بۆنی دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئوم سولەیم رضا رحمتی خوای لێ بێ ئەفەرمێ عەرەقی رسول الله صلی الله عليه وسلم کە کۆکرابووە بۆ زیاتر بۆن خۆشی ئەمان کردناو بۆ نەخۆشەکانمانەوە بۆ زیاتر بۆن خۆشی ئەمان کردناو بۆ نەخۆشەکانمانەوە. مامۆستا خوای گەورە دەرحەق بە پێغەمبەری خوا فەرمێ فبما رحمة من الله لنت لهم ئەم حسنی معاشرە ینی خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ ئەگەر کەسێکی دڵڕەق بوویتە کەسێکی بغزای و سنگ تند بوویتایە کەسێکم لە دەور کۆ ناکردیتەوە. ئەمڕۆ ئێمە مەهاممان ئەوەیە کە خەڵک لە دەوری خۆمان کۆکەن نەک بۆ خۆمان بۆ ئیسلامی کۆکەینەوە. دەبێ ئێمە چۆن بین کە لە کاتێکا خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ کە کەلامی بۆ هاتووە ئەگەر ئەستور بوویتە کەسم لە دەور کۆ ناکرێت. ئێمە ئەوەمان کردووە مامۆستا. والله ئێمە لە ڕاستیە ئەو خۆشەویستانەی کە لە هەوڵی بانکردنی خوادان و خزمەتکردنی دینی خوان خوا خێریان بنووسێ هەوڵێکی زۆریان داوە ماندووبوونێکی زۆریان چەشتووە بەڵام هێشتا ماوێتی لەوەی کەوا ڕاستە ئێمە وەکو مرۆڤەکان معسووم نین هەڵەوپەڵەمان هەیە بەڵام ئەمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئاکارە جوانەی کە جەنابەت ئاماژەت پێفەرموو ئەوەمان پێڵێ کە لەو ڕێگەیەوە ئێمە زیاتر ئەتوانین خەڵک بانگی هێشت بکەین بۆ لای ئاینی پیرۆزی ئیسلام. ئەگەر تەماشای هەڵسوکەوتی ڕەسوول الله بکەین صلی الله عليه وسلم هەر لە ناو ماڵ و مناڵی خۆیان لەگەڵ خێزانەکانی خۆیان بۆ نمونە ئینسانێک ئەگەر لە ماڵەکەی خۆیان طبعا ماڵ و خێزان لە نەزەری ئیسلامە حکومەتێکی بچووکە دەوڵەتێکی بچووکە هەر کەسێک توانی لە ناو ماڵی خۆیان لەگەڵ مناڵەکانی خۆیان لەگەڵ خێزانی خۆیان بەڕێک و پێکی هەڵسو کەوت بکە ئەمە نیشانەی سەرکردەی تایە ئەتوانین بیگوێزینەوە بۆ گەڕەکێک بیگوێزینەوە بۆ شارێک بیکەینە مختاری گەڕێک بیکەینە محافظێک بکەینە مدیر ناحیە و قایم قامێک هەتا دوایی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر تەماشای ڕەوشتە جوانەکان و هەڵسو کەوتی لەگەڵ دەوروبەرەکەی لە خێزان و مناڵەکانی خۆیەوە دەستی پێکردو. بزانە دایکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چی ئەفەرمێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمیەنا بە شوێن پەرداخەکەی کە من ئاوم تێ ئاخواردەوە باش ئەگەر پیاوی هەڵسوکەوتی لەگەڵ خێزانەکەیە وابێ
گرفت و ناکۆکی دروستە بێت لە نێوانیانە. ئێستا ئێمە زۆربەی زۆری ئەو جیابوونەوانەی کە دێنە لیژنە فتواکان بە تایبەتی لیژنەی فتوای سلێمانی، گرفتەکان بۆ چیە؟ گرفتەکان بۆ ئەوەیە پیاوان نازانن چۆن هەڵسوکەوت لەگەڵ خێزانەکانیان بکەن و بە پێچەوانەشەوە. خێز ئافرەتەکان نازانن بەشێکیان کە چۆن لەگەڵ هاوسەر و پیاوەکانیانە هەڵسوکەوت بکەن. بۆ نمونە لێدانە. تەماشا بکە صحابە ئەفەرمون ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم نساء قط. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز لە ئافرەتی نەداوە. باشە ئەگەر یەکێک ئاوا تەماشا بکە توموتیژی نەبێ، ناڕەحەتی نەبێ لە ناو خێزانە، ئەو خێزانە کامرانە بێ یا کامران نابێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم پاڵیاوەتەوە بە خێزانەکانی و سەری خستۆتە سەر قاچیان. ئەگەر پیاوە بەم جۆرە مامەڵە لەگەڵ خێزانی خۆیان بکە، ئایا ناڕەحەتی دروستە بێ دروست نابێت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتا بۆ سەری بردوتە ژوورەوە، دایکە عایشە سەری بۆ شانە کردووە. تەماشای ئەم چۆنێتی ڕەبت و پەیوەندیە توم و تۆڵە لەلایەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئیعتیکافایە، لە خواپەرستیایە، بەڵام ماڵەوەش ئیهمال ناکە. بۆ نمونە لە ئیشوکاری مەنزیلە ماڵە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەویر شێرانە هاوکاری کردوون. ئەمە لەم ڕۆوە لە ڕووی مناڵەکانەوە تەماشا بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەجدا بۆ حوسێن لەسەر پشتی بووە بەڵێ مەسەن لە مینبەرە بۆ حەسەن و حوسێن چوونەتە لای ڕاست و چەپیەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو ئەم مناڵانە دوور بخەنەوە. لە نوێژا بۆی گوێی لێ بۆ خوشکێک ئافرەتێک هاتووە بۆ نوێژ مناڵەکە یەکدی نوێژەکەی کورت کردوێتەوە، عیبادەتەوە لەگەڵ خواشان مناجاتەکە. ئەمە ئیتر وردە وردە تەماشا ئەکەی پەیوەندیەکان بەرفراوانترە بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ئەگاتە ئەوەی کەسێک دێ پێغەمبەری خوا بکوژێ، سەحابە ئیگرن و ئەیبەستنەوە بە یەکێک لە کۆڵەکەکانی مزگەوتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆهاتان لێ کردووە، نانتان پیاوە، توجارە دەستی بکەنەوە، قاچی بکەنەوە، نانی بنێ. مثلا گەنجێکی ئەڵێ من حەزەکەم داوێن پیسی بکەم، پێغەمبەر صلی الله عليه وسلم چییە فەرمێ؟ دوعای بۆکە اللهم حصن فرجه، خوای داوێنی پارێزراو بکەی تا دوایی ئەوانە ئەم گەنجە بەم دوعانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە بۆچی؟ ئەگەڕێتەوە بە خواناسی. کابرا دێ عەبای پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕائەکێشێ، بەڵێ قەرزەکەم بەرەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەزەردەخەنەوە بە سەحابە فەرمێن نالیت وەڕەمە بن، بە من بڵێن ئەگەر هەتا دوای مەخە قەرزەکەی بەرەوە، بەویش بڵێن بە ئوسلوبێکی جوان داوای بکە. ئەم ئوسلوبە جوانانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای کرد کەوا ساحەی بانگەواز و دەعوەی بەرفراوانتر کرد. خۆ ئەگەر توموتیژی هەبوایە بە دڵنیاییەوە لە شاخەکانی مەککە بانگەوازی ئیسلام دروست نەبوو. ئێستا بەداخەوە ئێمە تەماشا ئەکەین مسلمانی وا هەیە کە ئەچێ بەلای مسلمانەکە سەلامی لێ ناکە، ئەڵێ مبتەدیعە. ئێبراکەم خۆ ئێمە خاڵی هاوبەشمان لە سەدا 90 زیاتر خاڵی هاوبەشمان هەیە. هەمومان عیبادەتی خوایە ئەکەین، ئەم خوایە تاکو تەنهایە و شەریکی نییە، شەریکی نابێ. ئەڵێن ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. هەمومان بڕوامان بە خاتەمی ئەنبیا و پێغەمبەرانەیە کە حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم کۆتایی هێنەری زنجیرەی پێغەمبەرایەتی. بڕوامان بە قورئانێکەیە کە دەستکاری نەکراوە قورئانە. بڕوامان بە پەیامی هەموو پێغەمبەرانەیە. بڕوامان بە مەلائیکە هەیە، بە پێغەمبەران هەیە، بە ڕۆژی دوایی هەیە، بە قەزا و قەدەر هەیە، نوێژ، ڕۆژ و حەج، زەک. کەواتە ئێمە خاڵە ئەساسی و هاوبەشەکان هەمومان برای یەکترین. کەچی تەماشا ئەکەی بەم توموتیژیە ئەوەندەی کە بەرنامەی خۆی تەرخانەکە بۆ لێدانی مسلمانان، ئەوەندە ئەو بەرنامەی خۆی تەرخان ناکا بۆ لێدانی ئەو کەسانی کە دژی ئیسلامن، کە دژی مسلمانان. ئەوەی کە هاوکاری کەسانێکەکە کە دژی ئاینی پیرۆزی ئیسلامن، هاوکاری نەک هەر هاوکاری برا مسلمانەکان ناکا، بەڵکو لە دژیانەوە سێتەوە. بەڕاستی ئەم شتانە پێچەوانەی سنەت و سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مامۆستا لە خزمەت جەنابتەوە، لە خزمەت ئەم باسە پڕخێر و بەرەکەتە، ئەڵبەت دیارە کاتەکەمان دەرفەتمان نادا، بەس حەزەکەم ئاخر پرسیاری دەکەم بە کورتی جوابم دەیتەوە. مامۆستا پێغەمبەری خوا بە ڕەحمەت نێردراوە بۆ بەشەریەت. ئەگەر ئێمە واتە ئەگەر وەک تاک یاخۆ وەک جەمع نەمانتوانێ ببینە مای ڕەحمەت بۆ ئەم بەشەریەتە کە هەیە، ئایا ئێمە شوێنکەوتوی پێغەمبەری خواین یان بەیادکردنەوەی پێغەمبەری خوا لەوەی لە مانگێکا یادیەکەینەوە، لە ڕۆژێکا یادیەکەینەوە، توانیمانە وەکو ئەوی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسلام مای ڕەحمەت بووە، ئێمە مای ڕەحمەتین یا مای زەحمەتین ئەگەر بە ئاکار و ڕەوشت و سیفەتە جوانەکانی ئەوانە ڕووی. لە ڕاستیە خۆی وەکو خوش دەفەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە. لە ڕاستیە ئێمە کە یادی لە دایکبوونی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ئەبێ هەموو خاڵە جەوهەریەکانمان جێبەجێ کردبێ ئەنجا ئەم خۆشیە دەرببڕین. یەکینا ئەگەر ئێمە بڵین تەنها یادی پێغەمبەر بکەینەوە صلی الله علیه وسلم، بەڵام لە قسەکردنا ڕازگۆ نەبین، لە هەڵسوکەوتە هەڵسوکەوتێکی جوانمان نەبێ، ئاکاری جوانمان نەبێ لەگەڵ خاوخێزانە، لەگەڵ دەوروبەرە،
بەش ئوسلوبێکی جوان مامەڵە نەکەین بەڕاستی ئومەتێکی کامڵی پێغەمبەر نین صلی الله عليه وسلم ئێمە کاتێک کە یادی ڕسول الله ئەکەینەوە صلی الله عليه وسلم یعنی یادی هەموو ئەو ئاکارە جوانانە ئەکەینەوە کە ئێستا ئێمە مەقەترە لە دەریاش نەبوو کە باسمان کرد ئاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کاتێ ئەمەمان جێبەجێ کرد بەڕاستی ئێمە ئومەتێکی ساغ و شوێن کەوتەی ئەو پێغەمبەرین عەلەیهی سەڵات وەسەلام خوا نەخواستە ئەگەر واژ نەبوو ئەو بەڕاستی کەم تەرخەمیمان هەیە و لە یادی پێغەمبەری خوا بێ خۆمان چاک بکەین و دەوروبەرمان چاک بکەین ئەوەی کە پێغەمبەری خوا لێ ڕازیە ئێمە ئەوە جێبەجێ بکەین. مامۆستا لە کۆتایە زۆر سپاس دەکەین کاتی خۆتت پێ بخشین. منیش سپاسی جەنابتانەکەم و هیوای سەرکەوتن بۆ بەڕێستانە خوازم. بیسەرانی بەڕێز و خۆشەویست ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەین سەرگوشتەی هەموو پێغەمبەرانە جێڕێتەوە ئەویش بۆ وەرگرتنی عیبرەت و ئامۆژگاریە کە ئێمە لە ژیان و سیرەی ئەوان ئاکار و ڕەفتاری خۆمان بە ئاکار و ڕەفتاری ئەوان سەقامگیرکەین و دوایان بکەوین. پاشان خوای گەورە فەرمێ وەذەکرهم بأیام الله یە ڕۆژە پیرۆزەکانیان یادخەنەوە. بەڕاستی یادی لەدایکبوونی پێغەمبەر یادی ڕزگارکردنی بەندەکانە لە بەندەکانی پەرستنی بەندەکانەوە بۆ بەندەکردنی ذاتی خوای پەروەردگار. تاڵقەیەکی تر و تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.